بەڵە هەکار سلااو لە تۆ سلااو لە بنێرانیان ئارتی دیارە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە ئێستادا لە دوێنێ لەگەڵ داخستنی بازارەکاندا بەرزترین ئاستی تۆمار کردووە زیو دیارە لە دوێنێ لەگەڵ داخستنی بازاردا زیو 1 ئۆنسە زیو بە $30 بووە بەڵام بۆ ئەمڕۆ نرخەکەی تا ڕادەیەک دابەزیوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئەو ئاڵوگۆڕیە زۆرەی کە لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمان لە زیوە ڕوویداوە هاوکار عومەر یەکێک لە خاوەن یەکێک لە فرۆشیارەکانی زیوەرەگرم کاگا کار سلااو لە بێگە بەڕێزت بێتە ئێرەوە زانیاری زیاترمان بەرێ لەسەر ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوەی زی و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە لە ماوە کەمەیە پێشێکی بەخێ بێن زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە هەڵبەتە گۆڕانکارەکانی زی و ئاڵتون و مادەکانزەکان شتێکی زۆر دیاریکراو نییە کە بڵێ پەیوەندێکی ڕۆژانە یعنی شتەکان زۆر جیاوازن زۆر جا پەیوەندی بەلایانی سیاسی هەیە پەیوەندی بەلایانی بۆرسی عالەمی و هەیە کڕین فرۆشتێکی زۆر ئەمانە زۆر پەیوەندی بۆ لایەنەوە هەیە ئەوەی ئێستا کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە بەرزترین ڕێژەی بەرزبوونەوەی نرخی تۆمارکرد کە $30 بوو بۆ هەر ئۆنسێک یعنی شتەکەی زۆر پێچەوانی جاران و جاران مەسەرەن هەڵکشانی زی و لەگەڵ ئاڵتون نابووکاتی ئاڵتون بەرزە بۆ زیش بە دوای ئەڕۆی بەڵام ئەم جاریان حاڵەتەکە زۆر جیاواز بوو یعنی ئاڵتون گۆڕانکاریکی ئەوتۆی نەبوو زی و لە ماوەی ئەتوان بڵم 48 ساعتە ئەم گۆڕانکاری بەخۆیەوە بینی بەڵام ئێستا کە جەنابتان هاتوون لە بەیانی و نرخەکەی بەرەخوار و هاتووەتەوە و یعنی شتێکی دیاریکراویش نییە بۆ ئەم سەبەبێکی دیاریکراو نییە چونکە حاڵەتەکە خەریکە دیسانەوە نزیک بێتەوە لە حاڵەتی نۆرماڵی چەند ڕۆژە پێش ئێستا باشە لە ئێستا 1 گرام زی و بە چەنە ئێستا 1 گرام زی و ئەگەر بەپی بۆرسەی عالەمی تەماشایکەین کە 1 گرام و 100 سنتە بۆ ئەم دقەیە تقریبا $28 ئەمە بڵێن بۆ ئۆنسێک بۆ گرامێک وەکو ئێمە کە ئێمە جوملە فرۆشین شتەکە لە ئێمە فەرقەکە چونکە پەیوەندی بە جۆری خشڵەکەەوە دروستکردنەکەی هەیە ئەو وڵاتی کە دروستیەکات کەمترینیش ئێستا گرامی لە $1 هەیە تاوەکو $4 زیاتر لەکوێوە هێنرێتە ناو هەرێمی کوردستانە چەند وڵاتێکە کە تایبەتە بە دروستکردنی خشڵی زی و نزیکترینیان لە ئێمە وڵاتی تورکیایە ئەمە بە دەرەجەی یەک دواتر مەسەرەن وڵاتی وەکو سین و تایلەند و ئێرانیش تا ڕادەیەک خواستەکان لەسەری چۆنە لە ئێستا لەگەڵ بەرزبوونەوەی ئاڵتونە هاوڵاتیان لە کاتی زەواجە زیاتر ڕوئەکەنە زی و کڕین یاخود چۆنە خواست لەسەری هەمیشە خواست لەسەر زی و زۆر بۆ بەتایبەتی لە نێو گەنجانە خواستێکی زۆری لەسەر هەبووە بەڵام پەیوەندی بۆ نییە کاتێک کە ئاڵتون زۆر گران بێت زی و زیاتر برەو باچکە زی و زیاتر وەکو لایەنێکی گەنجانە وەکو زیاتر لایانی دیاری بەکارهێنرێت ئاڵتون لایەنێکی تری هەیە کە زیاتر وەکو لایانی اقتصادیش بیری لێگرێتەوە بەڵام خشڵی زی و تەنها بۆ جوانیە بەڵام لەم 5-6 مانگی داهاتووە کە بە ڕێژەیەکی بەرچاو ئەتوانم بڵم نرخەکەی بەرز بووەتەوە بەڵێ خواستیشی زۆر دابەزیوە چونکە کۆمەڵە لایانی تریژ ینی کە بەسای بۆکەیەک لەوانە دابەزینی بەهای دراوی عێراقی ئەو ژێکێک بووە لەو تەسیرانی کە لەسەر خەڵکی کردووە نەبوونی مەعاش و ئەم جۆرەشتانە و بەرزبوونەوەی نرخی زی و ئەمانە ینی زۆر هۆکارم بۆی کەوە خواستەکەی تا ڕادەیەک دابەزیوە ئەمە ماوەی چەنەکە ئەوەنە بەرز نەبووەوە پێشبینی ئێوە وەکو جملە فرۆش چییە بۆی کە زی و نرخی بەرز بێتەوە یاخود نزمترە بێتەوە لە ڕاستیە ناتوانین ئەوە ینی پێناسەیەکی 100% بۆ بکەین چونکە ئەم شتە پەیوەندی بە بەرسی عالەمیەوە هەیە پەیوەندی بە قەرارێکی مەسەرەن سیاسی وڵاتە زریهێزەکانەوە هەیە پەیوەندی بە بەرزبوونەوەی ئەتوانم بەڵم زۆر جار نەوتەوە یان ئاڵتونەوە هەیە چونکە خۆی بەهای زی و لە چاو ئاڵتون شتەکانی ترا زۆر کەمە بۆ نمونە هەر بۆ زانیاری یعنی 65 یا با بڵێن 70 کیلۆ زی و مەقابل کیلۆیەک ئاڵتونە بەڵام کاتێک ئاڵتون کە بەرزە بێتەوە زیویش بە دوایە ئەڕوا بە ڕێژەیەکی کەم بەو قووەتی کە خۆی هەیەی لەبەر ئەوە شتێکی دیاریکراو نییە تا بڵێم بەیانی وای لێ یا دوو بەیانی وای لێ ناتوانین ئەوە پێناسیی بۆ بکەین هاوکار عومەر یەکێک لە جوملەچیەکانی زی و بەڵێ هەکار دیارە ئەمە زانیاریەکان بۆ لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی زی و لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە